دەسەڵاتە نەبێ و کاتتان باش هەر لە میانەی ڕووماڵکردنی پێشانگای و هەروەها کۆڕبەندی پەروەردەی هەولێر لە خزمەت مامۆستای بەڕێز مامۆستا کاوە عەبدوڵڵا بەڕێوەبەری چارەکی قوتابخانەکان دەی مامۆستا جان زۆر بەخێر بێت. سەلامەتی بەخێر بێت سەلامەت بێت. مامۆستا ئەو کۆڕبەندە و پێشانگاکەش ئەوەی کە قسەی میوانەکانش قسەیان سەکردووە یەکێکە لەو کۆڕبەند و پێشانگا نمونەیی و دەنگبەنانەی کە هاوشێوەی لە هەرێمی کوردستان و لە عێراق و تەنانەت لە دەوروبەریشدان نییە. گرنگی ئەو کۆڕبەندە باس کراوە و هەمووشمان دەزانین. دەمەوێت بزانم ئێوە چارەکی قوتابخانەکان بۆ چ مەهامێک هاتوونەتە ئێرە و هەروە ئەچی ئێوە لێرە چی دەبێت؟ سەرەتا ئەمەدا دەستخۆشی لە وەزارەتی پەروەردەکرد لەو ئەنجامدانی ئەو چاڵەکیە گەورەی کە جەنابش ئاماژەت پێوە کرد لەسەر ئاستی دەتوان بڵێم لە شەرقا ئەوسەدیش بۆ زۆرەی نەبووە ئێستاکە کرایە. ئێمە وەکو چاڵاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر و لەسەر ڕێنمایی وەزارەتی پەروەردەی داوایان لێ کرد کە ئێمە وەکو چاڵاکی قوتابخانەکان تیپی مۆسیقای چاڵاکی قوتابخانەکان بەشداری بکەین لەو کۆڕبەندەی. ئێستاش تیپەکەمان ئامادەمان کردێ و چەند بەرهەمێکمان حازگە هەم بەرهەمی لەبەرەوەی ئەو کۆڕبەندە خەڵکی بیانی لێیە هەوڵماندایە چەندین بەرهەمی مۆسیقای جیهانی حازەکەین بە گروپی مۆسیقای وەبی زیاتر چێژی لێ وەرگرن لە هەمان کاردا گۆرانەی منداڵانیشمان هەیە حازرمان کردیەوە. منداڵەکان پێشکەشیەکەن هەر منداڵەکان خۆیان دەژەن و خۆشیان دەیڕێن. حەزمان کرێمە وەکو پەروەردەی ناوەندی هەولێر دەستێکمان هەبی لەو چاڵێکی گەورەیە ئەمەش ئامادەی خۆمان نیشاندایە و هاتینە بەشداری بکەین. دیارە چالاکی قوتابخانەکان مێژوویەکی دوور و درێژی هەیە لە بەگشتی لە کوردستان چالاکیەکان بەگشتی لە هەولێریش بە تایبەتی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەند. ئێوە بەدەر لەو پێشانگایە لەمابی خولی هاوینەتان هەیە و بە بەردەوامیش قوتابیان ئامادە دەکەن بۆ ئەوەی زیرێکی تازەتر پێرە مۆسیقا بێت. ئەمساڵیش بەهەمان شێوە بەردەوام ئەمە سپاسی جەنابتان دەکەین کە ئەو دەرفەتان لە ڕەخسانی سەرەتا دواتیش کە باسی خولی هاوینە دەکەین. ئێمە ساڵانە خولی هاوینەمان کردەوە هەرچەندە زلوفەکە کە ئەو بارودۆخی زلوفی هەرێمی کوردستان کە ئێمە پەیدا چووینە بەڵام خۆڕاگر بووینەوە مامۆستایانیش خۆبەخشانە هەوڵیاندایە خولی هاوینە بەردەوام هەبێت. چەندین ساڵیش ئەمە خولەکان بەردەوامەوە ئەو ساڵیش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو خولی مۆسیقا و شانۆ شێوەکاریمان کردیتەوە بە شێوەیەکی خۆبەخشی. لە هەمان کاتیشدا پارەکە دەرئەنجامی خولەکەی پارەکە دروستبوونی ئەو تیپێ ئەو ڕێکەکە نمایشی دەکات. کار و ساڵاجەکانیشمان بەس لە چوارچێوەی مۆسیقای نییە. ئێستا لە مانگی هەشت لە ژێر چاودێری جەنابی وەزیری معرەزەکی دەکەینەوە لە مامۆستایانی بەهرەمەندی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر و لێ پەروەردەکانی تریش تێدابی حەزمە لێ ئەو معرەزە لە هۆڵی میدیای دەکەوێت بە چاودێری جەنابی وەزیری. لە هەمان کاتیشدا شانۆگەریەکەوان ئێستا حازرە بە ناوی دایکە حەوا لە هەفتەی داهاتوو بێ ڕۆژی دووشەم نمایشی دەکەن. ئەوش ستافی مامۆستایانی شانۆی ئەو شانۆگەریان حازکرا کۆمەڵە قوتابیەکی نێتە سەر تەختی شانۆی کە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشە. قوتابیەکان یەک لە قوتابخانەکان نەتا ئێستا هیچ تەجروبەیەکی ئەزمۆنی شانۆییان دەمەوە بەڵام ئێستاکە کە دێن نمایش دەکەن ئەوە سەرکەوتنێکی گەورەیە. لە هەمان کاتیجا چاڵاکی قوتابخانەکان کۆڕ و سیمیناری دەکەن لە ناوەندەکانی خوێندندا لەسەر مادە هۆشبەرەکان لەسەر ئەو مادە غازیانی کە دەخورێتەوە لە ڕووی تەندروستیەوە لەسەر پاکخواانی لەسەر ژینگەی لەسەر خۆشەویستی خاک ئەوانە زیاتر لە نێو قوتابیان باز دەکەوە زیاتر قوتابی هەم بیری فراوانی هەمیش بتوانێت خۆپارێزی بکە لەو بابەتانە. بەڕێز مامۆستا کاوە عەبدوڵڵا بەڕێوەبەری چارەکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەند سوپاس بۆ ئەوەی کە لەو ڕۆمانە لەگەڵمان دەبوو. سپاسی ئامادەبوون بە ڕێژەیەکە گەلێک مەمنون بۆ ئەو دەرفەتی کەمە بەتان ڕاست. سپاس دەکەم.